خاتو ویوان کەمال لەمڕۆ میوانی هاشتاگە یەکێکە لەو کەسانەی کە ئەم ئەپەی بەرهەم هێناوە. خاتو ویوان بەخێر بیت، خۆت بە کورتی بە بینەرانی هاشتاگ بناسێنە. زۆر سپاس بۆ میوانداریە. من ویوان کەمال دەرچووی بەشی دەروونناسیم، دانیشتووی هەولێرم. باشە، باسی ئەپەکەتمان بۆ بکە. ئەم ئەپە دیارە لەلایەن چەند کەسێکیشەوە بەرهەم هاتۆ، تۆ یەکێکی لەوانە. ئەپەکە چییە و باس لە چی ئەکات؟ بەڵێ، ئەپلیکیشنی دایک تایبەتە بە خانمانی دووگیان، تایبەتە بە خانمانی دووگیان. سوودەکانی سوودی زۆرە بۆ ئەو دایکانە، یعنی کە دووگیانن پێیان ئەڵێت مەسەلەن هەفتە بە هەفتە زانیاری هەفتە بە هەفتەی تێدایە تاکو لە دایک بوون. ئەمانە بۆ دایکان بەردەستەخا بەگشتی دروستە؟ بەڵێ کەواتە زانیاری و داتای زۆری تێدایە. بەڵێ. باش، ئەم داتا و زانیاریانەتان لەکوێوە هێنا؟ چۆن کۆتان کردەوە؟ زانیاریەکان بەحثمان زۆر بۆ کرد، زۆر گەڕین، یعنی لە سەرچاوی باوەڕپێکراوە لە هەندێکشی وەرمان گێڕاوە، یعنی هەندێکمان وەرگێڕاوە، هەندێکشی لە عەرەبیەوە، یعنی هەندێک لە عەرەبی، لە ئینگلیزی، لە هەموو زمانەکانەوە وامان بە باش زان. یعنی باشە، پێشوازی دایکان لەم ئەپە چی بۆ بەگشتی چۆن سوودی لێ وەردەگرن؟ بەڵێ، وەڵای هەتاکو ئێستا زۆر، یعنی دایکان نامەمان زۆر بۆ دێ، یعنی هەتاکو ئێستا زۆر نامۆشتیان بۆمان ناردووە، پێشوازیان لێ زۆر پێشوازیان لێکرۆ. بەڵێ زۆرش دیان داونلۆد و بەکارهێنەری زۆرە. باشە، پێمان بڵێ ئەم ئەپە کە ئێستا باست کرد چۆن بوو بیرۆکەی دروستکردنی بۆ ئێوە و هاوکارەکانت دروست کرا؟ چەند کەسیشن بەگشتی کەم ئەپەتان دروست کردووە؟ بەڵێ، 7 نەفەرین، 7 کەسین دروستمان کردووە، بەشی دیزاینەر، سوشیال میدیا تیم، داتا و کۆکردنەوەی زانیاری و سەرچاوەکانمان. باشە، دروستکردنی ئەپێکی لەم شێوازە کارێکی ئاسان نییە. چەندی خەیان تا ئەم ئەپەتان دروست کرد؟ زەحمەتیەکانی چی بوو؟ ڕاستەکی ماوەیەکی زۆری خەیاند، زۆری ویست، بەڵام وەکو یعنی کە کردمانە، یعنی لە گوگل پلی کە دامان بەزاند تقریباً مانگێک 20 ڕۆژێک ئەوایە. باشە، ئەپەکە بە خۆڕاییە بۆ دایکان؟ بەڵێ، بە خۆڕاییە بۆ هەردوو سیستەمی ئەندروید و iOS-ش بە خۆڕایی. باشە، شێوازی خۆتۆمارکردن چۆن؟ ئایا ئاسانە یانە؟ ئەو قۆناغانەی کە دایکان پێدا تێتەپەڕن؟ بە شێوە ئاسان داخل بەرنامەکابی، هەر کە دای بەزێنی ناو تۆمارەکەی لەگەڵ مەسەلەن کاتی لە دایک بوونت لەگەڵ کۆتا سوڕی ماگانت داخڵەکەی ئیتر پێتەڵێت لە چ هەفتەیەکی دووگیانی دای. باشە، چه ئەپدەیتێک و بابەتێکی نوێ زیاد دەکەن لە داهاتوودا بۆ ئەم ئەپە؟ ئینشاءڵڵا، یعنی ئێستا ناو لە دوو بەش پێکاتووە، یعنی دوو ئینمان هەیە، دوو بەشمان هەیە. ئێستا ناومان زیاد کردووە، بەشی فرۆشگا و بەشی خۆراک، ژەمە خۆراک. لێستاشە لە بەردەستمانە بۆ ئەپلیکیشنێکی تر لە دایک بوون تاکو 5 ساڵ تێتی، ینی بەرنامەکان. باشە، زۆر سپاس بۆ خاتو ویوان کەمال لەمڕۆ میوانی هاشتاگی کوردستان. 24 بووی، سپاس، بەخێر بێت.